هەیە برێز ئەحمەد شعراوی شارەزای کاروبارên سووریا دەستگەها بەڕەڤانیا ji دموقراسیەتان li Washingtonê ئەوایکە ڕاستە ڕاست gel min e برێز شعراوی hîm xêratin gelek spas nûke berdevkê Hizb Erdogan got em ne dijî Kurdayî ne behsa mesela çekdanînê kir behsa mesela Kurdên Rojava jî kir min divêt ez ji te pisyar kim ava ku li Helebê çêbûyî çawa çêbû nêrîna te bû çûna te destê Tirkiya jî têda hebû. First of all, thank you for having me. بۆ میوانداری کردنم ئەوەی هەفتەی ڕابردوو لە حەلب بینیمان یەکەم جارنیە لە سووریا دەیبینین کە هێزەکانی سەر بە دیمەشق و هەسەدا پێکدادان لە نێوانیاندا ڕوودەدات پێشتر لە ماوەی حەوت هەشت مانگی ڕابردوو چەندین جار پێکدادان ڕووی داوە هەوکاری ئەم پێکدادانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێکەوتنی پێشووی نێوانیان جێبەجێ نەکراوە بە دڵنیاییەوە تورکیا ڕۆڵی لە شکستێنانی ئەم ڕێکەوتنە هەیە لەبەر ئەوەی چەندین داواکاری لە هەسەدا هەیە دەیەوێت هەسەدا تاک بە تاکیان بستە نێو سوپای سووریای نوێ کە ئەمەش پێم وایە کە هیچ خزمەتێک بە هەسەدا ناکات و هەروەها نابێتە هۆی ئەوەی کەوە هەسەدا لە داهاتوودا بە بێزی بمێنێتەوە بەدڵنیاییەوە تورکیا ڕۆڵی هەیە لە شکستهێنان لە گفتوگۆکانی نێوان دیمەشق و هەسەدا و هەوکاری دوای ئەوەشی کە گفتوگۆکانی نێوان هەردوو لە شکستیان هێنا بینیمانەکە پێکدادان لە نێوان هەردوو لە ڕوویدا و بۆ هۆی دروستبوونی ئەم دۆخی حەلب گوتوبێژە هاتنە تێکدان دا و ئەڤەنوکە چێ بووی چێ ببیتن بۆ وێ بووە تورکیا ڕۆڵێکی گرنگ دەبینێت و دوای ئەوەی کە ئەو بەروارەی بۆ هەردوو لە دیاری کرابوو لەو بەروارەدا هەردوو لا ناتوانانی بگەنە ڕێککەوتن وا کۆبنەوەکانی ڕابردووی نێوان هەردوو لاش بۆ هۆی ئەوەی کە بینیمان کە هیچ ئەنجامێکی لێ نەکەوتەوە و بۆ هۆی ئەوەی کە چەندین جار هەڕەشا لە یەکتری بکرێت لە حەلب و چەندین جاری شەڵدرا کە ئاگربەز لە نێوان هەردوو لە ڕابگەندرێت بەڵام ئەوە نەبهۆی ئەوەی کە ڕابگیرێت ئەم جارە سووریاییەکان دەرفەتیان لەما وەرگرت و هێرشان کرد بنەریناتە ئەvە نەبتنێ مەسەلایەکە مەسەلایەکە عسکەری بیتن ڕاستە مەسەلایەکە عسکەری چێبوو و ئۆپەراسیۆنەکە سەربازی چێبوو لە تەمان دەمێدا کارەساتەکە ئینسانیا مرۆڤیژی چێبوو و لەسەر حاڵارە گوهارتنەکە دموغرافیشی چێبوو ئەفجا ئەvە گوهارتنە دموغرافی یا چێت بیتە لە ناوچەیە و چت بێژی لەسەر وێ هەروەک ئاماژەت پێکرد پێشتر لە ناوچەی شێخ مەخسوود و ئەشرەفی خەڵکێکی زۆر ناوچەکانیان بەجێ هێشتووە پێم وایە هێشتا زۆر جووە باز لە گۆڕانکاری دیمۆگرافی بکرێت لەبەرەوەی ڕەنگە ئەم کەسانە بگەنێڕێنەوە ناوچەکانی خۆیان ئێستا حکوومەتی دیمەشق لە ژێر گوشارێکی زۆردایە لەبەر ئەوەی ئەم خەڵکێکەوە ناوچەکانیان بەجێهێشتووە زیاتر لە 150,000 کەسە و ئەگەر ئەم خەڵکە نەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان دەبێتە کێشێ ئاڵنگاریەکی گەورە و وڵاتانی ڕۆژئاواش قسەیەکی زۆر لەسەر ئەوە دەکەن کە چۆن مامەڵە لەگەڵ کەمینەکان لە سووریا دەکرێت وە کاتێک دێتە سەر بابەتی گۆڕانکاری دیمۆگرافی گوشاری زۆر لەسەر دیمەشق دروست دەکرێت پێشتر لە سووریا لە ماوەی جەنگی نێوخۆی بینیومانە لە عەفرین و ناوچەکانی دیکەش و چانسێک هەیە کە گۆڕانی دیموکرافیش ڕوو بدات بەڵام ئەگەر ئەم خەڵکە نەگەڕێنەوە بەڕێز شعراوی هەکەم بەحس عەفرینێ بکەین 2010 بوو مانە ئەvە گواردنەکە دموغرافی بوو ئۆپەراسیۆنەکە سەربازی بوو لێ پشتی و حکم جیهاتیە گوهارتن دەسەڵات جیهاتیە گوهارتن ئەحمەد شارع چوو دروزان چوو پشتی وێ چوو بوو عەلەویان ئەvە هات بوو کوردانژی ئەvە چاوە تێتە قەبیلکردن ji لای civaka nêvdewletî ve yanî okê nahête qebîlkirin bes kakirdar
I mean, so unfortunately, بە داخەوە دۆخەکە زۆر ئاڵۆزە ئێستا لە نێوخۆی سووریادا دوای ئەوەی ئەساد ڕووخا خەڵکێکی زۆر گەشتبین بوون کە دۆخەکە دەگۆڕێ بەڵام ناسەقامگیری هەر لە سووریا لە ئارادای و دۆخەکە وەکو خۆی ماوەتەوە. ئەحمەد شەرع ڕوبەڕووی چەندین ئاڵنگاری لە نێوخۆی سووریادا بۆتەوە و نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسانە بکات بینیمان کە چۆن مامەڵە لەگەڵ دروز و لەگەڵ حلەویەکان و لەگەڵ ئەوانی دیکەش و دۆخی حەلەبیش کرد. پێم وایە کە بە بیرڕای من جیاوازی لە نێوان مامەڵەی شەرعدا هەیە و لە قوربانی سڤیل لە حەلەب و لە ناوچەکانی دیکە جیاوازی زۆر لە نێوانیاندا هەبوو بەڵام ئەو دۆخەی کە لە حەلەب هەفتەی ڕابردوو ڕوویدا مانای وایە کە سووریا ناسەقامگیرە و دۆخی سووریا هەروە دەمێنێتەوە. پێشم وایە کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی داهاتوودا لە ڕقە و لە دێرە زوریش ئۆپەراسیۆنی زیاتری سەربازی دەبینین و دۆخی سووریا زیاتر بەرەو ناسەقامگیری دەچێت. پێم وایە کە دیپلۆماسی و گفتوگۆ و دیالۆگ باشترین ڕێگەیە بۆ ئەوەی کەوا دۆخی ئێستای سووریا باشتر بکرێت. پێم وایە کەوا خراپترین ڕێگە چارە ڕێگە چارەی سەربازیە لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو بینیومان کە چەند دۆخەکە گۆڕاوە. بەحث کرد لێمە پچێکە دیسا پراسم تا گوتی ئۆپەراسیۆن دەبەرفرە بن حەلەب دێرە زۆر و ڕقاژی مەبەست و ئارماژ ڤان ئۆپەراسیۆنان ڤان هێرشان دێچویتن مەبەست و ئارمان چیە دوێت چل کووردا بکەن هەر نەمینن یانجی چه سیاست دەپڕێڤە بەت؟ پێم وایە ئۆپەراسیۆنی داهاتوو دێرحافر لە حەلەب دەکاتە ئامانج کە لەژێر دەسەڵاتی هەسەدەدایە و ئێستا هەسەدە کۆنتترۆلی کردووە. پێم وایە حکوومەتی ئێستای سووریا دەیەوێت تەواوی حەلەب دەورە بدات و هەموو هەڕەشەیەکی هەسەدا لە و ناوچەیە دوور بخاتەوە و نێڵە لێ بن. پێم وایە کە لەو ناوچەیە پێشتر گرژی زۆر مای 6 مانگی ڕابردوو لە نێوان هەسەدە و حکوومەتی دیمەشق ڕووی داوە. پێم وایە کە ئەم دۆخە فراوان دەبێ و دەچێتە حەسەکە و کۆبانێش. ئێستا دۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان لەژێر کۆنتترۆلە بەڵام پێم وایە کە ئەگەر دۆخەکە هێور نەبێتەوە و هەردوو لەدان بە خۆیاندا نەگرن لە تەواوی ناوچەکانی دیکە ناوچەکانی ژێر دەسەڵاتی هەسەدە ڕوبەڕووی ئاڵنگاری دەبێتەوە و هەروەها پێکدادانی زیاتر لە نێوان هەردوولا ڕوودەدات. گەلک سپاس بە بەڕێز ئەحمەد شەعراوی شارەزای کاروبارێن سووریا لە دەستگەها بەرگریە ژێر دیموکراسیان گەلک سپاس توش واشنتن الگەلمە بووی.